دووبارە سڵاوتان لەبێ ئەچمەلای تەوەرێکی تێم ئێواری کورسات مەگەزین و باس لە ئەزمون و هەروەها بەشێک لەو بابەتانەی کە هەمیشە لە نێو هونەرە جێگەیان بۆتەوە کە بابەتێکی جیاوازە بەڵام کەسانێکن بە شێوازێکی زۆر باش و با بڵێم بە شێوازێکی تایبەت توانیویانەکە کاری لەسەر بکەن. ئەوش بابەتی من وتم خۆشنووسی بەڵام ئەمسانەوەتی نەخێر وشەکە هەڵەیە بەڵکو و جوان نووسیە. ئەمڕۆ لەگەڵ ئەزمموی بەڕێزیان و هەروەها بەشێک لەو کارە تایبەتانی بە تایبەت لەسەر دیواری بەشێک لە مزگەوتە دیارەکان و لە شوێنە دیارەکان توانیوێتی کە جوان نووسی تیا بکات گفتگۆکەین. زۆر بەڕێز مامۆستا هەرۆقادر جوان نووس ئەمێوارەی میوانی کورسات مەگەزینە. مامۆستاگیان سڵاو لەبێ زۆر بەخێراتی سوپاس وشێت بۆ ڕاستکردنەوە. بۆچی ئێماڵی باشە ئێمە هەر لە کۆنە و تومانە خۆشنووس بەس تۆ بۆت ڕاستکردمە وت نەخێر دەروون جوان نووسە خۆی پێکاتەی زمان پێداویستێکی ڕۆژانەی مرۆڤە بۆ تعبیرکردن لەوەی کە هەیەی بیگەیەندێت. بەڕاستی مەسەلەی ئەم کەلیمەیەش وەکو ئەموشەیەش وەکو پێداویستێکی پێویستەکات چی بکەی وەکو خۆی باسکرێ. ئەمەی ئێمە دنیای جوانیە لە بواری هونەرە هونەر بۆ جوانیە بۆ خۆشی نییە چکە خۆش نییە ئەمە بابەتەکە نیە جوانە تێگەی. بەڕاستی ما وەکو کار پێویستەکات یەکەم لە ڕووی زمانەوانیەوە مەچاکەینەوە کە جوان نووسیە. جوان نووسی تعبیرێکی جوانە کە زمانی کوردیە و پەیوەست نییە بەوەی ئێمە پێویست ناکە ئێمە لە ئەدەبی فارسیەوە کەلیمەیەک بێنینە ناو قسەکردنی ڕۆژانی خۆمانەوە لە کاتێکا زمانەکەمان دەوڵەمەنەوە پێداویستێکی خۆی هەیە و هیچ پێویستمان پێوە نیە ئیستیعارە بکەین بە زمانێکی کە بۆیە جوان نووسی کەلیمەیەکی ڕاسترە بۆ تعبیرکردن لەم هونەرە. هەموو کەسانی کە لەم هونەرەیان جوان نووسن. باشە اینجا بابەس لە ئەزمموی بەڕێستان کۆ مامۆستا هەرۆ ئەبێ کەسێک هەر لە مناڵی و بزانێت کە وەکو لای خۆماڵەن دەستوخەتی خۆشە لە مەکتب دەسوخەتی جوانە با بڵێم جوانە بامیش ڕاستی کەمەوە دەسوخەتی جوانە اینجا ئیتر وردە وردە ئەتوانێت ئەم بەهرەی لەگەڵا گەورە بێت یاخود نەخێر کەسێک ئەگەر تەمەنی 45 ساڵیش بێت ئەتوانێت ئەم بەهرەی لە خۆیان بدۆزێتەوە و داخلی بەشێک لەو خولانە بێت و بتوانێت کێتی وردە وردە ببێ بەرکابەری ئێوە. وڵا هیچ تەمەن هیچ کاتێک ڕێگر نییە چ بە مناڵی چ بە گەورەیش بەڵام پێویستەکات لە ڕێگەیەکی ئەکادیمیای ئەم هونەرەوە داخل ببێت. یعنی کێشەکە لەوەیە جاری وا هەیە حەزەکانی ئینسان کەسێک هەیە هەر لە فیتڕەتی خۆیە خواکردە لە ناخیا بوونی وجودی ئەم هونەرەی تایە کە خەتێکی جوانی هەیە. کاتێکیش داخل ببێ بە لەگەڵ حەز و خولیاکە زایدەن بوونی ئەکادیمیاکە ئەبینین سێ پێکاتەیە چی لێ دروستە بێ ئەبێ کەسایەتی و کارکتەرێکی گەورەی هونەری لێ دروستە بێت. تۆ خۆت کامیان بووی؟ وەڵاهی خۆ من هەر لە ئەوڵەوە هەر سێ بینەکەیم تیا بووە. شانسێکی باشە بە شانسێکی باشە بەڵام ئەتوانم بڵم داماوترین تەبەقەش بووین. یعنی بۆ نمونە ئەو کاتی ئێمە دەستمان نایە لە هەموو دەرگایەکمانەدا کەس جوابینە ئەداینەوە. شوێنێک نەبوو ڕووی تێ بکەین کەسێک نەبوو هاوکاریمان کە نە قوتابخانە نە دەرەوەی قوتابخانە نە شوێنێکی ئەکادیمی. بەڕاستی هەموو جوودەکان جوودی شخصی خۆم من مێژووی تقریبا حدودی 30 ساڵ لەم بوارە کارم کردووە بەڵام ئێستا ئەم سەردەمەکە کراوەتەوە هەموو شتە ئاسانە و مامۆستای باشمان هەیە و توانایی باش هاتۆتە پێشەوە بەڵام لە سەردەمی ئێمە ئەم شانە ئەتوانم بڵم لە مەحاڵ بوو بتوانرێ پێ بگەیت. بۆیە وجودی خۆمان وەکو شخصی خۆم زیاتر هاتوومەتە ناوکایەکەوە بەڵام بە لە ڕێگەیەکی ئەکادیمیەوە. باشە اینجا با لێرە بەشێک لە کارەکانی تۆ کە لە ڕێم ئەلبومەی بەردەستی منەوەیە کە ئەوە سریانەکەی بچووک دیارن بەس لێرە کە بینیم لەسەر شاشە ئەمە هەموو کاری گەورن. با بڵێم زۆر کارکردن و بەردەوامی وات لێ کات بتانی بۆ نمونە کارێکی لەم شەوەیە لەسەر دیوارێکی گەورە لەسەر سەقفی دیوارێک بکێشی یاخود نەخێر بەهرەکە خۆی هەیە ئیترەگە چەند ساڵێک داش ببڕیت ئەتوانی هەردووە. وڵاهی ئەم ئیشامە ئیشەکەیکە لە مزگەوتەکانی شاری سلێمانیە ئەتوانم بڵم ئەگەر بەداخەوە
کەم سپاس بۆ کورسات توانیوێتی ئێمە بخوێنێتەوە لەما کە ئەتوانم بڵم تۆزە تەخیریش بوون کە درەنگ کەوتون بەڵام هەروایە وەکوایە بیدایەت بێ ئەمە یەکێکە لەو هونەر و شاکارانی کە ئەتوانم لە شاری سلێمانیا کراوە کە لە ئاستی جیهانیایە بۆ یەکەم مەساحەی ئەو مزگەوتە زۆر گەورەیە 128 متر مربع بەس ئاەت الکورسیەکەی 100 متر مربع کە 1,002 مترە کە ئەبوایە داخڵی کتێبی گینس کرایە و 18 متر بەرزە ئەو قوبەیە کە لە شاری سلێمانیە ئەتوانە بڵم تاکو ئێستا ئیعلامی کوردی ئامادە نیە کامێرەکەی بێتە ئەوێ ڕیپۆرتاژێکی لەسەرکە کە ئەوە لە کاتێکا لەسەر عمری خۆمان لە 2019 بە تاقی تەنیا ینی شەڕم کردووە بۆ ئەوی شوێنێکی بۆ بکەمەوە ڕێگە بن کارێ بکەین ماوەی چەندێکی پێچوو ئەمە تقریبا مدەی 7 مانگی پێش و چکە مزگەوتەکە زۆر گەورەیە یعنی ئێستاوە لە هەر وڵاتێکی کە بێت یعنی یەکەم داخڵە کرێت لە هەموو جیهانە ئەتوانم بڵێن گەورەترین ئاەت الکورسی لە هەموو عالمی ئیسلامی لە هەموو جیهانە لە شاری سلێمانی کراوە بەڵام کەس هەر لە دەرگاشی نەداین ینی کەسێکی لێرە لە کورسات مەگەزینەوە ئەوە ئێستا ئەوە ئینشاڵڵی هەموویمەیە هەر تۆ درەنگ کەوتیت بەڵام دوایەوە ئەڵە حەقەکەی تۆکە ڕاستە بەڵام بەڕاستیەوە بابەتێکی گرنگ بوو و هونەری جواننووسیش ئەمە مزگەوتێکی کەی شاری سلێمانیە لە ناو حرەمی زانکۆی گەشەپێدانایە کە ئەو کارم بۆ هۆی ئەوەی کەوا کەناڵی ئەلجەزیرە ڕیپۆرتاژی بۆ کردم و هەر ئەوەش بوو داوەتی وڵاتی قەتەر کرام 3 مانگ لەوێ بۆ کاسی عالم جوانترین ئەوە لە شاشەکە دەرچوو ئیشێکم لە کەتارا کردووە کە دوو ئیشی هونەریتیایە یەکیان ڕەسامێکی ئەمریکیە دووەمیان ئیشەکەی منە لەوێ کراوە بەهۆی ئەو ئیشەوە کە ڕیپۆرتاژی کەناڵی ئەلجەزیرە بۆی کرد کە ئەتوانم بڵم یەکێکە لە شاکارە جوانەکان لە ڕووی ئەکادیمیەوە لە ڕووی بوونی تەوزیعی ئەلوانەوە لە ڕووی تەختیتەوە لە ڕووی هەنی جێگەی باوەڕ نییە کە ئەوە بەدەست کراوە هەمووی وردەکاری یەک بە یەکی بەدەست کراوە سەرپرسیاری تەواوی وردەکاریەکانی شەکەم ئەمەیان کوێ ئەمە یەکێکە لە کەناڵە ئاینیەکان لەم شاری سلێمانی کە پێویستنی کرێت کە بە خۆشحاڵیەوە توانیمانە ئەم هونەرە بەرینە ناو دنیای ستودیۆ و دیزاینیشەوە یعنی ئێستا من لە بوارەکانی شار غەیری مزگەوت ئێستا داخڵی ناو مەسەلەی کەناڵ و ستودیۆش بووم کەوە توانم بڵم بە خۆشحاڵیەوە ئەو یەکێک لەوانە کەناڵە ئاینیەکانە کە جێبەجێم کردووە کاک نەرۆ بابەتی با بڵێم وەکو چۆنەڵێن ئاساییە قەیناکۆلەوانەیە کەسێک بێت بڵێەوە لە شاشەوە بینم قەینا زۆر ئاساییە کاک نەرۆ ئەمێ پرسیاری ئەوە بکەم بابەتی شێوەکاری شێوەیەکی گشتی ئێمە زۆر جار با بڵێم تابلۆکان نمایشەکرێت چەندی پێشانگا ئەبینین بە بەردەوامی کە کارەکانی بەشێک لە شێوەکاران لە کەسایەتی دیارەکان نمایشەکرێن بۆ کەمتر ئێمە بابەتی خۆشنووسی ئەبینین هۆکارەکەی چییە؟ ئەو هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ یەکێ لە سەبەبەکان کەەوە ئیحتیمامدان بەوە کە نازانین کە هونەری جواننووسی هونەرە ینی هیچی کەمتر نییە لە هونەری تەشکیلی و بگرە زۆربەی کاتیش ئەتوانم بڵم قورسترە لە بواری وێنەکێشان چکە وێنەکێشان ئەحساسێکە فراوانە هیچ سنوورێکی نییە بەڵام لێرە مقەیدی کۆمەڵەیە بابەتی هەندەسی ئەندازەیت بڕگە و قیاساتی کە ئەبێت تۆ بزانیت لەکووا ئەم مەساحە و هونەریەی خەتا تیا جێگە ئەەکەیتەوە کە شتەکانی کە نەفەوتێنێ ینی مەسەڵ تۆ لە مەساحەیەکە ئیشەکەی چەنی بۆ خەتدانی چەنی بۆ زەغرەفەدانی شێوازی دابشکاری هونەری ئەلوانەکان چۆنە بۆیە ئەم هونەرە زۆر مەساحەیەکە مێژوویەکی 1400 ساڵی هەیە یعنی ئێستا مەسان بۆ نمونە کار کراوە لە میشێ لەو مزگەوتە زۆر دێرینانی کە لە مەحدازانی سووریا کە مزگەوتی ئەمەویە مێژۆکەی بە 1100 ساڵەمەوە پێش ئیشی خەت و زەغرەفەی تیا کراوە یعنی ئێستا سەرسامی دەرەبڕی چۆن توانای مرۆڤ لەو کاتەوە ئەوەنە بەم قووەتەوە هاتۆتە پێشەوە کە ئێستا سەرسامیت باشە جەمنەمێ پرسیاری ئەوە بکەم بەڕاستی بابەتی جواننووسی قورسە تۆ لەسەر
با بڵێم دیواری یاخود سەقف بابەتێک ئەوە چۆنە ئەو کارکردنە تو زەنهێنی کارەکەتمان پێ بڵێ وڵا خۆی تۆزە قورسەیەەکەم مەترسیشە مەسەنسا تۆ لە مەساحەیەکی گەورە کارەکەی وە بەرزایەکی زۆریشە جانابێ فۆبیات هەبێ بەرامبەر بەرزایی ئەوە بابەتێکی زۆر گرنگە جەزایدەن ئاگاد لە تەندروستیت بێ ینی تۆ ینی لە تەوازونێک کابێ ئیشکەیت کە کار نەکاتە سەر حاڵەتی جەسەدیت کە وا لێ بکە سبەینی عارضی نەخۆشەکانت دیا دەرکەوێت چکابێ بە تەوازن ئیشکەی ینی نابێ بە تەوازنت خراپ لە شوێنی خۆیان نەبێ ئەبینی زۆر دوای چەند ساڵی ترەبێ بچی برای دکتۆری فەقەرات و پشتتر بۆ خۆت چی و پاکردەوە بیتەوە بە دکتۆر هەرەوەڵا ئیتر بەڕاستی بەیانی وەکو هونەرەکە هونەرێکی زۆر گەورەیە ینی ئەتوانم بڵم مەساحەی کارکردنی ئێجگار زۆری هەیە و ئێمەش وەکو خودی خۆم ینی ئەم هونەرە داخڵە بێ بۆ هەموو شتێک و لە ناو ئەمەشە ئەوەشمان بیر نەچێ هەروەکو ئەوەی کەوا من حەزەکەم ئالێرەوە کۆمەڵی پەیان بە سەریعی بگەیەنە ینی ئێمە بەم هەموو جوهدە تاکە کەسیانەوە ئێمە وەکو گرویەکمان لە شاری سلێمانیە هەیە کە گروی جوانوسانی سلێمانیە کە لەگەڵ کۆمەڵی برادرانی خۆشەویست و هونەرمەندانە کۆبووینەتەوە و من ئەندامی دەستەی باڵای گروی جوانوسانم یعنی لێبڕاوانە توانیوانە ئەم هونەرە وەکو کوردبوونی بپارێزین يعني ئێستا مەسەلەن پرسیارەکەی منیش لەسەر لە دوای ئەم ڕوونکردنەوەی بۆ ئەو بوو بزانم کە ڕێنووسی کوردی چ پێگەیەکی لە کارەکەی ئێوە هەیە پێگەیەکی زۆر گەورەی هەیە هەروەکو وتم ئێستا گەرم هونەرە بکەی بە چوار ئەگەر چوار کۆڵەکەی هەبێ لە دنیا چوار کۆڵەکە بێ سێیانی بەدەست کوردەوەیە واتە کورد لە مێژووشە و لە ئێستاژە کورد یعنی تحکمی تەواوی بەسەرم هونەرە هەیە لە ڕووی هونەریەوە لە ڕووی ئەکادیمیەوە چکە کورد هونەرمەندانی کورد زۆر قووەتیان هەیە لە کارەکە وتیاشیا بە حکمی مێژوو وجودی خۆی سەلمانووە بەڵام لەم سەردەما بەهۆی ئەوەی کەوا ئێستا تەکنۆلۆژیا زۆر چۆتە پێشەوە لەگەڵیە هاتنە دواوەیەکی تەواو هەیە لە چییە لە ڕۆشنبیری ڕاگەاندی کوردیە ئەژنا خۆی وەکو خۆی وجودی هەیە وانی مەسەن ڕۆشنبیری دەستگای میدیاییەکانمان لە ئاستێکی زۆر فەقیرانایە ینی نازانێت کە تۆ خاوەنی زەغرەفی کوردیت هەیە ئێستا من یەکێک لەو کارانم لە شاری سلێمانیا کردووە وحدەیەکی زەغرەفیە کە لە بەڕێیەکی کوردیایە مێژۆکەی بۆ 500 ساڵەمەوە پێشەگەڕێتەوە من لە کارێکی هونەریە لە شاری سلێمانی جێبەجێم کردووە گەر بێتە سەر شاشەکە لەم کارانە بۆستا کارەکان زۆر بابێتە پێشەوە ئەمە مێژووی ئەم وحدە زەغرەفیە 500 ساڵەمەوە پێشە کورد لە 500 ساڵەمەوە پێشە خاوەنی ئەلوانی خۆیەتی سکێچی خۆیەتی ئێستا ئەمە وحدەیەکی زەغرەفیە من لە بەڕێیەکی کوردیەوە وەرم گرتووە جاری کە دام ڕشتۆتەوە کردومانەتە بەکارێکی بەڕێیەکی کوردی باشە بۆ نمونە 500 ساڵەمە پێش کورد خاوەنی سەقافەی داڕشتنی ئەندازەی و هونەرێکی وا باڵا بووە یعنی عیب نییە تۆ لەم سەردەمی تەکنۆلۆژیایە بە نەخوێنەواریەک هاتوویتە کاڵی دەستبەتاڵی تو خاوەنی هیچ شتێک نیت بۆ نمونە لە شاری سلێمانی ئاگەڕێی ئەڵێ ئەم شارە سوتماک بووە دوور بەڵا لەم شارە بۆ یاخی ڕەساسی هەموو ئەم شارەی خوارد هەنجی دار و بەرد کراوە بۆ یاخی ڕەساسی بابەتێکە یانی نییە بۆ ئەمە نەبوونی ئەو لاواسی ئەم ڕەنگانە چەند جوان بۆ دیواری چۆن ئێستا مەسەن بۆ نمونە تۆ ئەو هەموو ڕێگایانت هەیە بێت بۆ یاخێکی ڕەساسی بۆ کردووی دەڵێ ئەم شارە نە هونەرمەندی تایە نە کەسێکی دڵسۆزی تایە نە ئەتوانێ لەسەر پێی خۆی بوەستێ ئێستا من ئەم کارێکی کوردیە لە قەتەر کردومە من خۆم شتەکە تاکیە گەیاندومەتە ئەوێ یعنی نییە ئەوەنە معجیب بوو یعنی ئەیوت ینی ئەمە چۆن ینی ئێوە خاوەنی ئەم هەمووشتن ئەیکوا بۆ لە وڵاتی خۆتانە ئەم وجودی نییە بۆ هیوایم کە ئەم هونەری جواننووسی بە بەردەوامی کاری لەسەر بکرێت و ئەو بابەتەی بەڕێزیشتان وڵی تر هیوادارین دەستگا ڕاگەاندنەکان هیوادارین لێرەشەوە لە کورساتیشەوە ئەمەوێ ئەو پەیامە بگەێنم و دەستخۆشیشتان لێ یەکەم ینی ئاوڕێک بنەوە کە هونەرێکی گەورە هەیە توانای ئەوەمان هەیە کە لە ئاستی جیهانیە شانازی بەوە بکەین کە هونەرێکی ڕەسەن و جوانمان بێگومان کورساتیش ئەرکی خۆمانە و ماڵی هەمووانی دووبارە بە خێراتی سوپاس بۆ مامۆستا نەرۆ قادر جوانووس کە لەم بەشەی کورسات مەگەزین زۆر سوپاس بۆ بەڕێزە.